هەڵبژاردەی یەکەم لە دوای ڕێکەوتن لەسەر گۆڕانکاریەکان هەڵبژاردننی پەرلەمان لە مانگی 4 ساڵی 2018 بکرێت و پارتی ناهێڵێت یەکێتی کورسیەکانی کەم بکات بەڵکو زۆرتریان دەکات. ئەوە لە کاتێکدایە ترسی یەکێتی بۆ ڕێکەوتن لەگەڵ پارتی تەنها کەمکردنەوەی دەنگەکانیەتی لە هەڵبژاردننی پەرلەمان کە بەپێی وادەی خۆی تەنها 8 مانگی ماوە و یەکێتیش ڕێکەوتنی 31 حوزەیرانی بە نمونە بۆ پارتی هێناوەتەوە. بژاردەی دووەم هەڵبژاردننی پەرلەمان بۆ ماوەی 4 ساڵی تر دوا بخرێت با بیانووی قەیرانی دارایی و خراپی دۆخی ئەمنی و شەڕی داعشەوە تاو کاتەش ڕێکەوتنی تر لە نێوانیان دەکرێت و گۆڕانکاریش دێتە ئاراوە. ئەم دوو بژاردەیە لە کاتێکدایە پارتی و یەکێتی ڕێک دەکەون لەسەر کاراکردنەوەی پەرلەمان و گۆڕانکاری لە سەرۆکایەتی حکوومەت و پەرلەمان باکردنە دەرەوەی گۆڕان و کۆمەڵ لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و بەشداری پێکردنیان بە چەند وەزارەتێکی یاسایی لەناو حکوومەتدا. بەهێزترین سیناریۆکان بۆ کاراکردنەوەی پەرلەمان و گۆڕانکاری لە سەرۆکایەتی پەرلەمان و حکوومەت بەو جۆرە دەبێت. لەگەڵ دەستپێکردنی وەرزی بەهارەی پەرلەمان یاداشتێک بە واژۆی زۆرینەی پەرلەمانتاران ئاڕاستەی سەرۆکایەتی پەرلەمان دەکرێت کە ئەو کات سەرۆکی پەرلەمان و سکرتێری پەرلەمان لە نێوان دوو ڕێیانێکدا بانگێشتەکە پەسەند ناکەن و جێگیری سەرۆکی پەرلەمان بانگێشتی پەرلەمانتاران دەکات بۆ کۆبوونەوەی نائاسایی پەرلەمان کە زۆرینەی پەرلەمانتاران لە فراکسیۆنەکانی پارتی و یەکێتی و یەکگرتووی ئیسلامی و یەککورسیەکان و کەمینەکان بەشدار دەبن. باپەی ڕێکەوتنی سیاسی و دەنگی زۆرینەی پەرلەمانتاران دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبوەشێتەوە و بە تەمەنترین پەرلەمانتار بکرێتە سەرۆکی پەرلەمان تا هەڵبژاردنەوەی دەستەیەکی نوێ کە بەپێی زانیاریەکانی پێیان پێشنیار کراوە ئەو کات بەپێی ڕێکەوتنی یەکێتی و پارتی و یەکگرتووی ئیسلامی و کەمینەکان سەرۆکی پەرلەمان بۆ یەکێتی نیشتیمانی و جێگری سەرۆکی پەرلەمان بۆ پارتی و سکرتێری پەرلەمان گەر بۆ یەکگرتوو نەبێت ئەوە بۆ تورکمانەکان دەبێت. پەیام ئەوەشی زانیوە گۆڕانکاریەکان لە ناودەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران پێشنیار کراوە جێگری دووەم بۆ سەرۆکی حکوومەت دابنرێت کەوکات یەکگرتووی ئیسلامی لە بری سکرتێری پەرلەمان جێگری دووەمی سەرۆکی حکوومەتی پێدەدرێت و تەنانەت پارتی خوازیارە بەرپرسێکی باڵای دەست لە کارکێشاوی یەکگرتوو لە دەڤەری بادینان بکرێتە جێگری دووەمی سەرۆکی حکوومەت. ئەوەش لە کاتێکدایە هەردوو حزبی باڵادەست ڕێکن لەسەرەوەی پێویستە دەستکاری موچەی فەرمانبەران بکرێت بۆ ئەوەی بە خەڵکیش بڵێن باشکردنی دۆخی ژیانی هاوڵاتیان تەنها بەوان دەکرێت. لە دوای گەڕانەوەی بارزانی لە دافۆس کە ڕەدی کردوێتەوە کۆبوونەوەی پێنج خۆڵی دووبارە بکرێتەوە پارتی گەڕێکی تری دانوستانەکانی لەگەڵلایەنەکان دەست پێ دەکاتەوە. ئەمجارە پارتی سەردانی کۆمەڵ و گۆڕان دەکات بێ ئەوەی خواستی بەشداریکردنیانی هەبێت لە گۆڕانکاریەکاندا. ئارەس عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان گومانی لە هاتنە پێشەوەی پارتی لە یەکێتی نیشتیمانی هەیە و دەڵێت پارتی هەوڵی ئەوە دەدات یەکێتی تێکەڵی هاوکێ